پرۆفیسۆر هاوڕێ مەنسوور بەگ بابەتەکەی لەسەر نەوت و گازی کوردستان هەنگاوناوم بەرەو ڕاستکردنەوەی یەدەکی مسۆگەر و بنیادنانی ئایندە. فەرموو دکتۆر گیان. ئازیزان ئەو کاتتان باش. من هەر دوێنێ زانیم دوا قسەکەر خۆمم بۆیە هەوڵمدا سلایدەکانم زیاتر وێ نەبن، تێکستی زۆر کەم بێ و کەمیش سەرتان بێشێنم بە خێرایی. ینی لە ماوەی ئەو 20 دقەیان چارەجێکە قسە ئەکەم ئەگەر بتوانم یەک چەمک بە ئێوەی ئازیز بگێنم ئەوە بەڕای من سەرکەوتنێکە بۆ خۆم. بەس ئەگە بزانم تێکنیکەش ئۆکەی زۆر پێم باشە پرسیار بکەم بڵێم لەبەرچی ناوی وەزارەتی سامانە سروشتیەکانە نەک وەزارەتی یەدەجی سروشتی بۆ نمونە. ینی پێم خۆشە ئەو چەمکە ئەوڕۆ جەختی لەسەر بکەینەوە. سامان ریسۆرس لەگەڵ ریزێرڤ یەدەک دووشتی زۆر زۆر جیاوازن. هەر بۆیە من هەندێک پێشنیار با بڵین وەکو بڵێ سەرنجم هەیە لەوەی زۆر جا باسەکەن المەوارد الطبیعیە کە باسی سامانی کانزاکانیش ئەکەن، ینی باسی وشەی مەورید تۆزێک پێشکەوتوترە لە سامان. سامان شتێکە نادیارە، بۆیە وەزارەتی سامانە سروشتیەکانە شتێکە زانیاری زۆر زۆر لەسەر کەمە. ئەو مۆدێلی پیتزایم هێناوە، سلایسی پیتزا دائیمەن یەدەک زۆر کەمترە لە سامان. سامان شتێکی فراوانی گەورەیە، ژمارەکەی قەبەیە، بەڵام یەدەک شتێکە پشتڕاست کراوەتەوە بە زانیاری جیۆلۆجی، ئەندازیاری، ئابووری و هەروەها فاکتەری سیاسی و چەندی فاکتەری تر کۆنتڕۆڵ یەکەن. ئەوەش لێرە هەموو جارێ با بڵین کە ئەو سلایدە پیشانە دەم بەراورد لە بینی سامان و یەدەک هەموو کات لۆگۆی کۆمپانیای شێل دانێم. من خۆم بە ڕووداوێکی گرنگ ئەیزانم لە ساڵی 2004 یەکێک لە مانەجەر هەرە گەورەکانی کۆمپانیای شێل نامەیەک ئەنێرێ بۆ کەسێک لە خۆشی بەرزترە، ئەڵێ من ماندوو بووم ئەوەندەی چاواشەکاری بکەم لە راپۆرتەکانمان، هەر بڵێم ئەوەندەمان نەوت هەیە، ڕاستیەکەی ئەوەندە نەوتمان نییە، ئەوەی ئێمە باسەکەین ئەوەی کە هەمانە سامانە نەک یەدەک. طبعاً ئەوە بووە ئەزمەیەکی گەورە لە پیشەسازی نەوت و گازی جیهان و ئەو کەیسەی شێل بەناوبانگە هەردوو مانێجەرەکە لەسەر کار لابردران و لە هەمان ڕۆژ 4 ملیارد بەرمیل نەوت لە یەدەجی کۆمپانیای شێل هاتە خوارەوە و 120 بەهای با بڵین لە بۆرسەکانی جیهانیش لەدەستدا کۆمپانیای شێل. لەبەرەوەی لە راپۆرتەکانیان ئەوانە کۆمپانیا پشکەکان ئەفرۆشن لە بۆرسەکان باشە و هاوڵاتی کە دێ پشکەکان ئەکڕێ تەمەشای یەدەجی ئەو کۆمپانیایە کە بزانێت چەند بەهێزە. کۆمپانیای شێل لە جیاتی ئەوی بڵێ من چەند یەدەگم هەیە، یەدەجی مسۆگەر 100 باسی سامانی کردبوو، بۆیە کێشەیەکی گەورە ڕوویدا لە سەر ئاستی جیهان. لەسەر مەسەلەی یەدەک و سامان و ژمارەی بوونی بڕی نەوت لە وڵاتان وتارێکم ماوەیەک پێش چەند ساڵێک پێشدا وەڵا ڕاستەکەی 2014 ژمارە پڕ لە چاواشەکاریەکانی یەدەجی نەوتی جیهان. هەموو وڵاتێک یاری بە ژمارەی یەدەگەکە، ینی ژمارەی یەدەجی نەوت زۆر سیاسیە. لەبەرەوەی هەر بۆ نمونە لە ئۆپێک کە بڕیار ئەدرێ سعودیە 12 ملیۆن بفرۆشێ یان 9 ملیۆن بفرۆشێ، ئەو ساڵانە ئەو ژمارانە کۆتان ئەبدەیت ئەکرێنەوە پشت ئەستور بەو یەدەگەی کە ڕایگەیاندراوە لەلایەن وڵاتەکانەوە. بە کوێتەڵێن تۆ بۆت هەیە ئەوەندە بفرۆشی، جا ساڵانە ئەوانە یەدەجی خوان ئەبدەیتەکەنەوە بە ئۆپێک ئەڵێن ئێمە ئەو ساڵ 5 ملیاری دیکەمان دۆزیوەتەوە بۆی ئۆپێک کۆتایان بۆ زیادکە، بڕی بەرهەمهێنانی نەوتیان بۆ زیادکە. لەبەر ئەوە زۆر جار یاری بە ژمارەکانیانەکەن. ینی هەندێک وڵات هەیە ژمارە ئەنووسێ بۆ ئەوەی ئۆپێک بواری بداتێ بەرهەم بێنێ. پێم خۆشە باسی ئەو سلایدا تۆزێک سەرسامم بەو پیاوە. ماثیۆ سیمۆنس ناوێکی دیارە، پیاوێکە لە زەمەنی سەرۆک بۆشی کوڕ گەورە ڕاوێژکاری بواری وزە بوو،
لە سەردانێکی بۆ سعودیا لە بارەگای کۆمپانیای ئارامکۆ چەند مانەجەرێکی دیت قسەی لەگەڵیان کرد هاتۆ ئەمریکا کتێبێکی نووسی ئەو کتێبە بە ناوی Twilight in the Desert شەفەق لە بیابان باسی ئەوەی کرد کە یەدەجی نەوتی سعودی هەمووی گوماناویە و هیچی ڕاست نییە و جیهان ڕۆژێک دێ شۆک ئەبێکەوەی کە بۆی ڕوونەبێتەوە یەدەجی نەوتی سعودی ڕاست نییە. طبعاً ئەوە مشتو وەکو بوو مەلەرزەیەک بوو لەسەر تاسەری جیهان ئەو کۆنکلوژنەی ماثیۆ سیمۆنز هەتا 2011 لە ماڵەکەی خۆی کە مرد لە ناو بانیۆیەکەی خۆی ماڵەکەی خۆی مرد لە ناو گوگل پڕە لە چیرۆکی نەزەڕی موئامەرە کە لەوانەیە ماثیۆ سیمۆنز کوژرا بێ و لەبەرەوەی ئەو کاتە وەکو بوو مەلەرزەیەکی گەورەی لە جیهان خوڵقاند. ینی قسەکانی کتێبەکە لەو بەرگ بۆ ئەو بەرگ باسیەوەیە کە وڵاتان چۆن یاری بە ژمارەی یەدەجی خۆیانەکەن لە پێناوی ئەوەی کە ئۆپێک بەرهەمیان بۆ بێنێ لە پێناوی ئەوەی پێگەی سیاسی خۆیان بەهێز بکەن ئەو ژمارانە یاری پێیەکرێ. بە کورتی یەدەگ زانیاری زەویناسیمان لەسەری هەیە، زانیاریمان هەیە لە چ قوڵاییەکە، کوالیتی نەوتەکە یان گازەکە چۆنە، ئایا ئەگەر ئێستا دەری بێنین بە تەکنۆلۆجیای ئێستا ئەتوانین با بڵێن قازانجی هەبێ و ئایا لە ڕووی سیاسیەوە ئەتوانین ڕێککەوتنێک لەگەڵ تورکیا بکەین. بۆ نمونە ئێمە لە بنەباوی جۆرە گازێکمان هەیە پێڵێن کۆندەنسەیت، بەڕێزان لە وەزارەتی سامان سروشتەکان لێرەن ئەوان نەزانن. کۆندەنسەیت گازێک کە تێکەڵە لەگەڵ جۆرە نەوتێکی چڕی کەم باشە ئەو گازە پێویستی بە چەندین پرۆسێسینگ هەیە، پێویستی بە ئیستثماراتی دەیان و سەدان ملیۆن دۆلار هەیە هەتا لە گازی کۆندەنسەیتەوە بگرێتە گازێکی ئاسایی بۆی بفرۆشتێ. ئێستا ئەو گازە لە بنەباوی سامانە، یەدەگ نییە، بەڵام کە ئیستثمارەکە کرا، پلانتەکە دانرا و ژێرخانی ئابوووریەکەی بۆ دانرا و بازاڕەکەی بۆ ساخکرایەوە بارەکەی لە سامانەوە ئەگۆڕدرێ بۆ یەدەگ. یعنی هەندێک جار هەیە نەوت لە کەناراوەکانی بەرازیل ئەبێ نرخی بەرمیلێک لە 80 دۆلار کەمتر نەبێ، هەر بێتە خوارەوەی 80 دۆلار نەوتەکەی بەرازیل ئەبێتە یەدەگ، ئەبێتە سامان، نابێتە یەدەگ. بەڵام ئەگەر نەوتەکە ببێتە نرخی نەوت لە بازاری جیهانی ببێتە 100 دۆلار ئەو کاتە نەوتی ئەوان ئەبێتە یەدەگ لە سامان ڕزگاریە بێ. وەک پرۆسێسەکان ئەوە سەرتان نایەشێنن بەو دایەگرامە بەو ئێوارە درەنگاک، بەڵام پرۆسێسەی گۆڕینی باری سامان لە سامانەوە بۆ یەدەگ پرۆسەیەکی تەکنیکی، جیۆلۆجی، ئەندازیاری، ئابووری تێکەڵە باشە. ئەو پرۆسێ ئەبێ هەموو وڵاتێک پێیدا تێپەڕێ، بەڵام هەموو وڵاتێک بۆ ئەوەی خۆی و زۆر جاریش ئێستا لە جیهان ئەو دەستگایانەی کە پشتڕاستی یەدەگ ئەکەنەوە لایەنی سێمن، لایەنی سێمی نەک ئەو وڵاتە خۆی بێ ئیدعا بکا بڵێ من 35 ملیار یان 50 ملیار بەرمیلم هەیە. ئەوە مؤسساتی عالەمی هەیە لە دنیا دێن پشتڕاستی ئەو ژمارانە ئەکەنەوە بۆی بزانن ئایا ئەو یەدەگە هەیە یان نییە. بۆ نمونە لەبیرمانە لە دەریای ڕەش تورکیا باسی کرد کە سەروەتێکی گەورەی گازی سروشتی دیتۆتەوە، باسی کرد کە نەخشەی جیۆپۆلیتیکی و وزەی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕین. هەر بە هەمووی ساڵێکی پێنەچوو حکومەتی هەرێم، حکومەتی تورکیا نزیک بۆ لە حکومەتی هەرێم و باسی گازی سروشتیان کرد و داوایان کرد کە ئەگەر حکومەتی هەرێم بتوانێت یارمەتی حکومەتی تورکیا بدات لەگەڵ بەغدا ڕێک بکەون بۆی باشە ئەگەر تورکیا گازێکی ئەوها زەبەلاحی لە دەریای ڕەش دیتۆتەوە چ پێویستی بەوە هەیە. ڕاستیەکەی ماوەیەک پێش ئێستا لە ئەستەمبول بووین لەگەڵ برای بەڕێزم کاکدکتۆر نەهەرۆ لێوەش باسەوان کرد. ئەو گازە بە یەک بیریان هەڵکەندووە، یەک بیری گاز هەڵکەندراوە، گازەکەیان دەستنیشان کردووە. بە یەک بیر ناتوانی ئەو بڕیارە استراتیژیە بدەی و بێ ئاهەنگێکی گەورە ساز بکەی، پێویستت بە چەندین بیرە، پێویستت بە چەندین 2-3 ساڵ توێژینەوەی فراوان هەیە بۆی بڕی گازەکەت کوالیتیەکەت دەستنیشانگانی. ئەوەی من ئەمێ بڵێم ئەو گازەی ئێستا لە دەریای ڕەش دۆزراوەتەوە لەلایەن تورکیا سامانە نەک یەدەگ. و ئێستا بەتایبەتیش لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ناوچەکە زۆر نائارامە. ینی یەک لە نیگەرانیەکانی تورکیا کە خۆی باسی ناکا کە رووسیا هاتۆتە دوورگەی قەرەم و ئێستا هەژمونی هەیە بەسەر دەریای ڕەش، ینی ئابووری ئەگەر ئەو گازە زۆر زەبەلاحیش بێ و ئەوروپاش
بداتە ئەوروپاش هەر لە ژێر ڕەحمەتی موشەچێکی رووسیە بۆی هەموو شتێک کۆتایی پێبێنێت. وابزانم ئەو دکتۆر باڕۆژ ئەو دایەگرامە باشە ناسێ. کۆمپانیای قەمەر کە بارەگایەکەی لە دووبەیە چەند توێژینەوەیەکی کردووە لەسەر گازی کوردستان بۆ نمونە. لەسەر گازی کوردستان ئایا کوردستان ئەتوانێت لە ئایندە بڕی ناوخۆ دابین بکە، ئایا ئەتوانێت گاز بداتە حکومەتی عێراق، ئایا ئەتوانێت لە ئایندە گاز بفرۆشێ بۆ تورکیا یانیش هەتا ئەوروپاش. زیاتر باسی چلگەی کۆرمورە. بەڵام ئەگەر بمانەوێ بۆ نمونە بنەباوی یان میران بێنە سەرهێل کە ئەوان پێشبینیان کردووە لە ماوەی چەند ساڵێک ئەتوانن گازی بنەباویش بێتە سەرهێل و ببێتە بەشێک لە هەناردەی وزەی هەرێمی کوردستان، پێویستە باری ئەو گازە لە سامانەوە بگۆڕین بۆ یەدەگ. ئازیزان ئەوە بیرێکی نەوتە لە ساڵی 1970 لێدراوە. ئەوە هەر بۆ ئەوەی بزانی چۆیە بڵین خوارەوە مووسڵە سەرەوەش بەرەو دهۆکە، ینی زیاتر لە دهۆک نزیکە، دەستە ڕاستی بەرەو ڕۆژهەڵات شێخانە. ئەوە بیری جەبەلقەندە، لەوانێ دکتۆر باشە زانێت جەبەلقەند. بیری جەبەلقەند 1970 حکومەتی عێراق لە گرمەی شەڕی ئێران و عێراق ئەو بیرەی هەڵکەندووە نزیکەی 6 کیلۆمەترە بیرەکە. هەتا ئێستا من باوەڕ ناکەم هیچ بیرێکمان لە هەرێمی کوردستان لێدا بێ لە 2003ەوە کە دیێنۆ هاتووە ئێرە، باوەڕ ناکەم گەیشتبی لە 5 کیلۆمەتر. من نازانم، لەوانەیە بە ڕێزان ئەو زانیاریانە بێ، باوەڕ ناکەم. مع العلم گازی سروشتی بەپێی توێژینەوە بەپێی با بڵین لێکدانەوەی زەویناسی ئێمە کە لێرە بەشێک لە هاوڕێیانم زەویناسن، بەپێی لێکدانەوەی ئێمە زیاتر لەو ناوچانەی دۆک و هەولێر ئەگە بتەوێت لە دوای گازی سروشتی بگەڕێی ئەبێ لە دوای 5 کیلۆمتر بگەڕێی. بەڵام هیچ کۆمپانیایەک نەگەیشتۆتە 5 کیلۆمتر. لە چین ئێستا بیر هەیە گازی سروشتی دەردێنێت لە قوڵای 8 کیلۆمتر. ینی ئێمە 2-3 کیلۆمتری زۆر باشمانەیە لە هەرێمی کوردستان هێشتا بە دوای نەگەڕاوین. و ئەو کۆمپانیایانەی کە گازی سروشتیشیان دیتۆتەوە لە دەوروبەری هەولێر و دهۆک بەڕێککەوت دۆزیێنێتەوە. خۆیان لە دوای نەوت گەڕاون. کۆمپانیا OMV لە بنەباوی لە دوای نەوت گەڕاوە، ڕاستەکەی بەڕێکەوت گازی سروشتیانی دیتۆتەوە. هەندێکیان کە گازی سروشتیان دیتۆتەوە خۆشحاڵیش نین، لەبەرەوەی ژێرخانمان نەبووە جارێ بۆ گازی سروشتی. تازە بۆ ئاخیریە با بڵین لە منتقەی گەرمیان کۆمپانیای دانا گاز و وردە وردە دەستمان پێکردووە بە پرۆسسکردنی گاز و دروستکردنی پیشەسازی گازی سروشتی. بەڵام ئەو کاتەی کە ئەوان لە بنەباوی گازیان دۆزیوەتەوە، ئەو کاتە ئەو ژێرخانە و ئەو ئامادەکاریە نەبوو، وەکو هەندێک جار با بڵین وەکو خەبەرێکی ناخۆش تەمەشایان کردووە. بۆیە زۆر گرینگە بتوانین یەدەجی ئەگە بمانەوێت یەدەجی گازی سروشتی هەرێمی کوردستان بە تەواوی بزانین، شتێکەیە لە پرۆسەی ئیکسپلۆرێشن پێڵێن ریڤیزیتینگ. ئەبێ ئێمە مەرجنیە کۆمپانیایەک بیرێکی لێداوە هەتا 4 کیلۆمتر و نیو ئێستا سەرەکەی داخستۆ و خوای لەگەڵ بێ ڕۆیشتووە. ئەبێ بێن ریڤیزیتینگ بکەین، ئەو بیرانە سەریان هەڵدەینەوە، 2 کیلۆمتری تریش قوڵکەینەوە، بابزانین بگەینە ئەو ڕێژە قوڵیەی کە خۆمان ئەمانەوێ هەتا یەدەجی کوردستان مسۆگەر بکەین. دەنا هەر ئەبێ لەسەر ئەوە هەر باسی جەبەلقەندە. ئەوە با بڵین بیرە نەوتەکەیە کە کۆمپانیای تاوان بۆیە شەڵێم کۆمپانیای نیشتیمانی نەوتی عراقی وەختی خۆی لێی داوە، ینی شەڕی ئێران و عێراق بووە، حتمەن ئەو کاتە قەسف هەبووە، شت هەبووە، کۆمپانیای نێودەوڵەتی زەحمەت دێتە منتقەیەکی وەکو جەبەلقەند و شێخان وانە. بەڵام کۆمپانیای نیشتیمانی ناچارە کە ئەمری پێئەکرێ بڕۆ ئەو ئیشە بکە، زۆر گرنگە. بۆیە لەوانەیە دەرفەتێکی باش بێ کە ئەمە بمانێ ریڤیزیتینگ بکەین و ئەو بیرە چاڵە کۆنانە سەر لە نوێ هەڵسەنگاندنیان بۆ بکەین. لەوانەیە پێویست بکە بە مبادرەی وەزارەتی سامانە سروشتیەکان یان کۆمپانیایەکی نیشتیمانی کوردی کە لە قانونی 2007 دەرگای بۆ کراوەتەوە دابمەزرێ. هەر پێم خۆشە ئەو سلایدە با بڵین عەرەب ئەڵێ بەیت القەسید لە ینی بەپێی بەراوردەکانی کە من کردومە ڕێژەی یەدەگ لە نەرویت تقریبا ئێستا وەکو هەمان ڕێژەی یەدەگە لە هەرێمی کوردستان، چونکە من هەستەکەم ئەو 45 ملیارەی کە باس ئەەکەین سامانە نەک یەدەگ. ڕەنگ بێ ئێستا گەر هەمومان کۆکەینەوە دانیشین 4-5 ملیار
یەدەگمان هەبێ لە هەرێمی کوردستان 45 ملیاریش سامانمان هەیە لەوانەیە ئەگەر توێژینەوە بکەین و لێکۆڵینەوە بکەین لەوانەیە 100 ملیاریش یەدەگمان هەبێ بەڵام نەمان کردووە یەدەگ لە نەرویز یەکسانە بە یەدەگ لە هەرێمی کوردستان طبعا نەرویز لە یەدەگێکی زۆر و دەستی پێ کردو بەڵام ئێستا تقریبا ئەو دەریای باکوورەی نەرویزیان وش کردووە لە 1964 ئەوانە نەوت دەرەکەن ئەو حەوزانەی نەوتیان هەموو وشک کردووە بەڵام ڕێژەی ئەو کەسانەی کە لە پیشەسازی نەوت و گازی نەرویزی ئیشەکەن 250,000 کەسە 250,000 هاوڵاتی و بەشی شێریان نەرویزین حسابی خۆت کە 250,000 کەس پزیشکیانەوێ سەرتاشیانەوێ خۆراکیانەوێ ترانسپۆرتیشنیانەوێ یعنی لە وڵاتی نەرویز ماڵ نییە کە بەش پەیوەندیەکی نەبێت لەگەڵ پیشەسازی چکە 250,000 کەس لێرە ئیشەکە باشە ئەوە هەر ستات ئۆیل ئێستا وابزانم دکتۆر گۆڤن ناوی ئیکوینورۆ نیە ئیکوینورە ستات ئۆیل با بڵین لەوانەیە 80,000 کەس کارمەندی هەبێ و سەرەتا کە ستات ئۆیلیان دانا چەندین بڕیار ئەگەر بێت و بڕیارەکانی پەرلەمانی نەرویزی بخوێنیەوە ینی لێرە داینێن معارەزە یەکسەر هەڵێن ئەوە گەندەڵیە و خراپە کە کۆمپانیای ستات ئۆیلیان دانا حکوومەتی نەرویزی بە پەرلەمان بە قانون بڕیاری داوە هەموو خەرجیەکانی ئەو کە کۆمپانیای ستات ئۆیل هەمووی خەرجیەکان ئەبێ بکەوێتە ئەستۆی کۆمپانیا نێودەوڵەتیەکان یعنی کۆمپانیا نێودەوڵەتیەکان دوو خەرجیان هەبووە خەرجیەکی خۆیان خەرجیەکیش هەموو خەرجیەکانی کۆمپانیای ستات ئۆیلیان دابین کردووە هەتا 15-20 ساڵ ئەوها بەردەوام بوو دوایی کۆمپانیەکان بۆڵەبۆڵیان کردیان ئەو خەرجیە چییە بەڵام هەتا کۆمپانیەکان دەستیان بە بۆڵەبۆڵ کرد ستات ئۆیل دروست بوو ستات ئۆیل ئێستا لە ئەمریکا لە چین لە رووسیا لە هەموو دنیا استثماری هەیە و سەرچاوەیەکی دراوی قورسە بۆ حکوومەتی نەرویز و ئەوەی پێشم خۆشە بڵێم پاش ماوەیەک ئەوزانن ئەوروپایە خەڵک بۆی هەیە سەهم بکڕێ پشک بکڕێ لە ستات ئۆیل پاش ماوەیەک ینی دەست پێ کرد خەڵک زۆر سەهمی هەیە لە ستات ئۆیل وردەوە دە حکوومەتی نەرویزی ناڕازیە و ستات ئۆیل لە هەر چێلگەیەکی نەوت کە ئەبیندرێتەوە چێلگەکە باش بێ ستات ئۆیل براگەورەیە لەو چێلگەیە یعنی ئێستا ئێمە لە چێلگەکانی خۆمان وەزارەتی سامانە سروشتیەکان هاو بەشە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکانمان لێرە کە ئیشەکەن بەڵام لەوێ کۆمپانیای ستات ئۆیل بە نوێنەرایەتی حکوومەتی نەرویزی هاو بەشە لەگەڵ ئەوان بەڵام پاش ماوەیەک حکوومەتی نەرویزی هێشتا لە ڕازی نیم چونکە ئەو پشکانە زۆری خەڵکە ستات ئۆیل من ڕازی نیم کۆمپانیایەکیان دروست کرد 2001 بە ناوی پێتۆرۆ 60 کەس بوون لە 2001 کە دامەزران تەنها ئەوەی بەس بۆی بڵێن ئەگەر کۆنتراکتێکی نەوتیان بەستا حکوومەتی نەرویزی ڕێکاکە بێ دە لە 100 بدەنە پێتۆرۆ یعنی پێتۆرۆ جگە لەوەی کە کۆمپانیایە کە حسابێکی بانکیە پاش ستات ئۆیلیش هاتووە دیسان دە لە 100 ئەباتەوە یعنی حەزم لێ بەرچاوڕوونی هەبێ کە ئێمە وەکو حکوومەت و وەکو پەرلەمان بۆمان هەیە یاسای خۆمان هەموار بکەینەوە و ئەو مەرجە قورسانەی کە نەرویز لەسەر کۆمپانیەکانی داناوە ئەگەر لە هەرێمی کوردستان لە عێراقیش لە هەر جێگای بگەن کاکە حکوومەتەوە تەداخولەکە و گەندەڵیەکە بەڵام ئەو چیرۆکانە من بۆ خۆتان لێگەڕێم خۆتان بڕۆن بە داداچوون بکەن چەند دقە 3 دقە ماوە بەسەر چاو ئازیزان یەک لە خاڵە هەرە گرنگەکان کە پێم باشە ئەوە با بڵێن نەخشەیەکی دەریای باکووری نەرویزیە ئەو خەتانە هەمووی هێلی سایزمیکن ئەوانە بای 100 ملیۆن و بایەتوان بڵێن بای ملیارەها دۆلار داتان ئەو داتایانە هەر داتایە کە کۆمپانیایەکی نەوت دێ ئەو داتایە مڵکی حکوومەتی نەرویزیە بە قانون و پاشی 5 ساڵ ئەو حکوومەتی نەرویزی خۆی بڕیاری داوە پاشی 5 ساڵ ئەو داتایانە هەمووی ئیعلانەکە ئەو داتایانە بڵاوە کاتەوە کە خەڵک هەیە 4-5 گەنجن لە سویدەوە چوونەتە نەرویز ئەو داتانیان تەمەشا کردو بە چاوێکی نوێ بە دیدێکی نوێ ئیستیکشافاتی زۆر خەیاڵیان کردووە ساڵی 1965 چێلگەیەکی نەوت لە ناو دەریا دراوەتە ئەکسۆن مۆبیل 1965 چل ساڵ لە لای ئەکسۆن مۆبیل و شێل و هەموو کۆمپانیا زەبەلاحەکانی دنیا بووە ساڵی 2011 دە 12 گەنج کۆمپانیای لوندینی سویدی ئەچن لە هەمان جێگا بەڵام بە کۆنسپتی نوێ لەبەرەوەی داتایان هەیە تەمەشاکەن بە دیدی نوێ تەمەشاکەن 2 ملیار بەرمیل نەوتیان دیتەوە 2 ملیار ئێمە یەک بیرمان لێداوە لە چیای شیرین
یەک بیرمان لێداوە کابرا ئەسڵەن کۆمپانیای هێس ئەمریکی پێترۆسلتیکی ئایرلندی ینی کێشەیەکی تەکنیکی بۆ بیرەکەشیان بەتەواوی لێ نەداوە بیرەکەیان قەپات کرد و خوا حەفیز ڕایان کرد ئێستا دیعایە بڵاو بۆتەوە کە شیرین لەوانەیە نەوتی تێدا نەبێ کە ئەوە ئەسڵ و ئەساسی نیە ئەسڵەن ئەو نەوتە ئەو بیرە بیرێکی تەواو نەبووە لە نیوەی ڕێگا بەجێیان هێشتووە لەبەر ئەوە دروستکردنی کەلتوری شێرکردنی داتا باش 4-5 ساڵ لەوەی کە تۆ بەنهێنی ئیهێڵیەوە کۆمپانیاکە ئیشی خۆیەکە بە شێوازێک فۆرمات بکرێت داتایەکە بخرێتە بەردەستی کۆمپانیا نوێیەکان بە دیدی نوێ تەماشا بکەن شتێکی زۆر گرنگە کە دەرەنجامەکان هەوڵ بدەین لە کوردستان سامان بکەین بە یەدەک ئەوەی یەکەم هەڵەیە سامان بکەین بە یەدەک باشە دامەزرانی کۆمپانیای نیشتیمانی زۆر گرنگە هەتا ئەگەر هەندێک کەس هەتا ئەگەر بەس وەکو کۆمپانیای دووەم بێ ئەوی حکومەتی نەرویزی دروستی کرد لە 6 کەس پێک هاتبوون هەر حکومەتی نەرویزی بە کەڵەگایەتی ئەڵێ سەتا دە بدەنە ئەو کۆمپانیایە بۆی ڕاستەوخۆ بێتە ناو بودجەی نیشتیمانی حکومەتی نەرویز سیستەمی بانکی زانیاری بۆ هەندانی پشکنینی ورد لە سەرتاسەری کوردستان پێویستە وەزارەتی سامانە سروشتەکان با بڵین دەست بڵاوتر بێ جێنەرەستر بێ لەوەی کە سیستەمێک دانێ ئەکادیمی کۆمپانیای بچووک بتوانن داتایان بەدەستکەوێ بتوان چونکە ئەو داتایە چی لەیەکەی هەر ئاخیرەکەی لە پێناوی خزمەتکردن و لە پێناویەوەیە حکومەتی نەرویزی بۆیە لە 2011 پاشی 50 ساڵ توانی 2 میلیارد بینێتەوە لەبەر ئەوەی داتا شێرەکە داتایەکە لە پێناوی ئەوەیە کە کوردستان بە شێوەیەکی چڕوپڕ و باش و ڕێک و پێک پشکنینی تێدا بکرێ بە دامەزراوەکردنی پیشسازی وابزانم دەست پێکراوە بەڵام هەنگاوە هاندانی کۆمپانیا خزمەت گوزاری بوارەکان ئێستا لە وابزانم هەمومان ئاگادارین دڵنیام برایانی ئازیزان لە وەزارەتی سامانە سروشتەکانیش ئاگادارن دکتۆر گۆڤەند و هەمویان ئاگادارن ئێستا کێشەمان هەیە کۆمپانیا خزمەت گوزاریەکان لەژێر هەڕەشەی حکومەتی فیدرالی نایەنە ئێرە بە جوانی کار بکەن پێشان پرۆژەیەک هەیە 50 کەس داوایە کرد ئێستا 3-4 هەیە و پێش دەڵێن ئەتوانی لە نەژێر ناوێشتر بۆم بنووسی و نازان لەبەرەوەی حکومەتی بەغدا فشاری کردووە باشە لەبەرەوە بە خۆماڵیکردن هەوڵ بدرێ کە ئەو سێرڤیسانە لە کوردستان گەشەی پێ بدرێ یعنی معقولیش نییە لە چیای شیرین تۆ مادەیەکی قطعەیەکی احتیاطی تەوێ لە کاتی هەڵکەندنی بیر ڕابۆستی بچی لە تێکساس ئەو قطعەیە بێتەوە بەسەریان هاتووە یعنی یەک لە کێشەکانی کە لە چێلگەی لە بیری شیرین ئەوە بوو جاریوها بوو 3 هەفتە ڕاوەستان لە تێکساس مادەیەکی سپێر پارتێک بێ لە بەرەوەی کێشەیان هەبوو ئەبێ ئەو شتانە خۆماڵی بکرێ بە تایبەتی هەڕەشەکانی بەغدا وامان لێکا کە زیاتر بیر بکەینەوە هیچ شتێک ئەوە نیە ئینگلیز دەڵێ it's not a rocket science ئەوە زانستێکی ئەو نیە ساڕۆک بنێرینە پلان ئەو ئیشانەی کە لە پیشەسازیینەوە تو گازەکرێ بڕوان پێ بکە کوردیش ئەتوانێت بیکە ئەتوانین یارمەتیش لە دەرەوەی وڵات وەربگرین و بە کوردستانیکردنی پیشەسازیینەوە و گاز خزاندنی دەستی کار کوردی بۆ ناو جونگە و کار و چالاکی کۆمپانیەکان پێویستە لە سەرمان ئەندازیاری کورد ئێمە نابێ لە کۆمپانیەکانی نەوت هەر پاسەوان بین و حرەز بین و سایق بین و شتانە پێویستە ڕۆڵی مانێجەریمان هەبێ ڕۆڵی تەکنیکی باڵامان هەبێ بتوانین سکیلەکە وەربگرین یعنی حکومەتی نەرویزی بە زەبری قانون وای کرد کە خەڵک لە نەرویج لە ستات ئۆیل فێر بن ئێستا ستات ئۆیل تەکنۆلۆژیای تایبەتی بەخۆی هەیە لە سەرتاسەری دنیا تەکنۆلۆژیای ستات ئۆیل بەناوبانگە کە ماکسیمم پرۆدەکشنی هەیە ینی بە باشترین تەکنۆلۆژیا ژینگە پارێزترین تەکنۆلۆژیا ئەتوانێت زۆرترین بەرهەم بێنێ سوپاستانەکەم هیوادارم سەر منێشاندن